زانا خۆ ئەم پێغەمبەرە دەناسی ئایا لە دنیا شوێنی کەوتی ئایا کە تۆ لە حەدیثێکی پێغەمبەری خوا بۆ دەخوێنرا صلی الله عليه وسلم گوێت بۆ دەگر بەدڵ کاتێک کە پرۆژەیەک لە خزمەت ژیانی پێغەمبەری دابوو صلی الله عليه وسلم بانگێش دەکرای بۆ ئەوەی ژیانەکەی بخوێنیتەوە بۆ ئەوەی کەوا بەشدار بی لەو پرۆژەیە بە هەر شێوەیەک بێ ئایا دەهاتی لە خزمەتی ئەو پرۆژەیە دابیکەوە پرۆژەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەمیەوە دەهاتی یان خۆت لە غەفڵەت دەدا بەڵێ ئەمانە هەموو حیسابی لەسەرم بۆ قیامەت ئێمە ئامانجمان لەو پرۆژەیە ئەوە نییە کەوا خەڵاتێکی بەرز بەدەست بێنیت و یا مەسەلەن دەرەجەیەکی بەرز بەدەست بێنین ئێمە ئامانجمان لەو پرۆژەیە ئەوەیە کەوا ناوی هەر یەکێک لە ئێمە بچێتە ناو لیستێکەوە لە عەرزی پێغەمبەر بکرێت صلی الله عليه وسلم ببێتە نیشانە و بەڵگەی بڵێن یا رەسوول الله ئێمە لە قەوازێ لە فڵان ڕۆژی لە فڵان کاتی هەمومان کۆبینەوە ژیاننامەی تۆمان خوێندەوە و لە خزمەتی ژیاننامەی تۆدا بین دەبێت ئێمە مەبەستمان ئەوە بێ لەو پرۆژەیە کە بەشدار دەبین بەو نیەتە بەشدار بین کە بیکەینە علامەتێک لە بینی خۆمان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامانجی ئێمەش کە ئەو پرۆژەمان داناوە هەر ئەوە بووە الحەمدولله ئامانجەکەشمان سوپاس بەخوای گەورە هاتووتە جێ سوپاس بەخوا ئەمسا خەڵکێکی زۆر بەشدارە